دوای زیاتر لە 2 ساڵ کارکردن لە پرۆسەی پشکنینی ڕێژەی کەمەندامی دوجار پرۆسەکە کۆتایی هاتوو وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتی ئەنجامەکەی ڕاگەیان بەپێی ڕاگەیاندراوی وەزارەتەکە زیاتر لە 15,000 کەمەندام لە پشکنینە تەندروستیەکاندا دەرنەچوون و ڕێژەی کەم ئەندامیان لە خوار لە 155 بووە بۆ پێیە ناویان لە لیستی موچەدا دەردەهێنرێ. سکرتێری یەکێتی کەمەندامانیش دەڵێت ئەو ئەنجامە قبول ناکەن و نادادگەری لە پشکنینەکاندا کراوە. زۆر نیگەرانم، زۆر بێتاقەتم. ئەمڕۆ سەدان کەمەندام تەلەفۆنیان بۆ کردم من بڕاوم یان نەبراوە، بەڵێ خەڵکی مستحەقی تایە. من خۆم خەڵکەزانم 2 دارشەقی پێم لە 140 بۆ داناوە، خەڵکەزانم قاچێکی نییە لە 150 بۆ داناوە. خەڵکی مستحەقی تایە، بەڵام ئەگە خەڵکی نامستحەقی تابێ نابێ بە بۆنەی کۆمەڵی خەڵکی نامستحەقەوە بێ موچەی 15,000 کەس ببڕی. خەڵکی نامستحەقی تایە، بەڵام ئەو خەڵکە نامستحەقش من پێتان ئەڵێم سەرۆکی حکومەت کردوێتی کاتی خۆی لە 4 ساڵی پێشووترا بۆ بانگەشەی هەڵبژاردن جەنابیان کە ئەگەڕان ناحیە بە ناحیە و قەزا بە قەزا و دێ بە دێ ئەگەڕان خەڵکیانە کرد بە موچەخۆر هاتن لە دوایە کۆیان کردەوە ئەم لیستانیان هێنایە سەر لیستی موچەی کەمەندامان. ئەمە ئەو خەڵکە نامستحەقانن نەک ئەوەی ڕێکخراوە کەمەندامیەکان کە ئێستا وەزارەتی کار ناوێرێ بڵێ ئەمە ئەنجومەنی وەزیران کردوێتی ئەڵێ ڕێکخراوە کەمەندامیەکان تەحەدا ئەکەم لە 27 ڕێکخراوی کەمەندامی لە هەرێمی کوردستان یەک ڕێکخراو توانی بێتی یەک کەسی ساغ بکا بە کەمەندام و یەک کەسی کەمەندام بکا بە ساغ دەریکا لە لیژنەکە ئەسڵەن دەسەڵاتمان نەبووە. بەپێی ئەو ڕێژەی وەزارەتی کار دیاری کردبوو سەرەتا پرۆسەی پشکنینەوەی ڕێژەی کەمەندامی لە 165 بوو کە ئەوەش دەبووە هۆی بڕینی موچەی سەدان کەم ئەندامی شایستە. بەڵام دواتر بە هەوڵی بەڕێوەبەراتی گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی سلێمانی و بە هەماهەنگی لەگەڵ ڕێکخراوەکان ڕێژەکە بۆ لە 155 کەم کرایەوە. گەرچی بەپێی زانیاریەکان لەو ڕێژەیەش بەشێکی زۆر لە کەم ئەندامانی شایستە موچەکانیان دەبڕدرێت، بەڵام ئەوانەی ناویان لە لیستی 15,000 کەسەکەدایە و خۆیان بە شایستە دەزانن بۆیان هەیە تانە بگرن و پشکنینیان بۆ بکرێتەوە. داواش دەکرێت حکومەت لە بەرامبەر بڕینی موچەی ئەو 15,000 کەسە موچە و پاشەکەوتی ئەوانەی دیکەی پێچاک بکاتەوە. ئەو ڕێژەی کە ئێمە داوامان کردووە خواستی کەمەندامانیش بوو ئەوە بوو کە ڕێژەی لە 65 زۆر زۆرە بۆ کەمەندامی جەستەیی کەم بکرێتەوە بۆ لە 55 تانێکە خان پێداویستی تایبەت بێ یا مناڵێکە بە خان پێداویستی تایبەت لە دایکە بێ حەقا ئێمە ئەو ئیلتیزام حکومەت و ئیلتیزامی بەرامبەری هەبێ کە 150,000 بۆ تەرخانکە بەپێی یاسا مۆڵەتی مانگێگە درێ بە هەر کەسێک کەتانەی لە ئەنجامەکان هەبێ خۆی بە شایستە ئەزانێ، بەڵام ڕێژەکەی ئەوەندە نەبووە یاخود بەهۆی ڕێنماییەکەوە سوودمەند نابێ مەسەن ڕێژەکەی لە 150 و خۆشی بەش حەقەزانێ. لە دوای ساڵی 2013 حکومەتی هەرێم موچەی بۆ هیچ کەمەندامێک نەبڕیوەتەوە. بەپێی ئەمارەکانی ڕێژەی ئەوانەی لەو کاتەوە چاوەڕێی بڕینەوەی موچە دەکەن نزیکەی 10,000 خاوەن پێداویستی تایبەتە. جگە لەوەش ئەو کەم ئەندامانەی بەر لە سیستەمی پاشەکەوت ماگانە 150,000 دیناریان وەردەگرت و دواتر کرا بە 80,000 دینار. ئێستا ئەوانیش داوا لە وەزارەتی دارایی دەکەن ئەو بڕیارە بوەستێنێت بۆ پێی ڕێژەیەکی زۆر خانەوادە باری داراییان خراپ بوو و بڕیاری پاشەکەوتی موچەی کەمەندامی بەناڕەوا دەزانن. ڕامیا ڕۆسمان کەناڵی ئاسمانی پێیام سلێمانی.